پێنجوێن زۆر جار هاوشێوەی ئێستا بەفر سپی پۆشی کردووە، بەڵام لە ماوەی 30 ساڵی ڕابردوو بە گوتەی دانیشتوانەکەی ئەمە دووەمین جارە ئەو شەپۆلە لە بارینی بەفر و دابەزینی پلەی گەرمە ڕوو لە قەزاکە بکات. 1 مەتر و 30 سانتیم بەفر لە پێنجوێن باریوە. ئەو شەپۆلە بە شێوەیەک کاریگەری لە سەر ژیانی هاوڵاتیان کردووە تاوەکو ئێستاش دانیشتوانەکەی بەدەست گەلێک گرفتەوە دەناڵێنن. بەڕاستی سەرمای وەگەم ساڵ لە پێنجوێنان نەبووە. ئەم ساڵەکە زۆر سارد بوو. هەتا ئیسەیش زۆربەی شوێنەکان خۆی لە زوومی کامێرەکە دیارە سەیری داو دوکانەکانمان کە زۆربەی ئاوی ماڵان بەستوێتی. ئەوەی کە لە پێنجوێنە زۆر قەیران بێ ئاویە، بێ ئاویە مەجاری ئاوی یعنی سەربان و هەمووی بەستوێتی. ئەگەرچی بە بڕیاری قوبات تاڵەبانی کارەبای شارەکە کرایەوە بە 24 سعات، بەڵام نەبوونی نەوت و غاز ژیانی ئاسایی هاوڵاتیانی سەختتر کردووە. سەرباریەوەی سەرما و سۆڵەی زستان تەنگی بە هاوڵاتیان چنیوە، حکومەت نەیتوانیوە خزمەتگوزاریەکانی لەم دۆخەدا بۆ هاوڵاتیان زیاتر بکات. وەکو کاسبکارانیش عام دیارە دوکانارەکان نەیانتوانێت بە پێویست دوکان و بازار زۆرکەنەوە، هەروەها شتیش زۆر گران بوو لە نسبەتی شتەکان لە بچووکتریش تا گەورەترش زۆر گران بووە. ئێتە هەموو شەوێ هاوڵاتیان باجەکەی بدا. بە نسبەتی ئەم شارە ئێمە دیارە ئێمە حکومەتی هەرێم ماڵی بەلمی لێنەوتی پێداوین، بەڵام بە نسبەتی پێنجوێن ئێمە کەساد و سەرما و شوێنێکی شاخاوی بەفراویە حەق بوو حکومەت ئاوڕێکی زیاتر لێ بداتەوە لەبەرەوەی خەڵکێکی تایە خەڵکێکی فەقیری زۆر تایە، حەق بوو مەسەلەن ماڵی 2 بەرمیل بدرایە. حکومەت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام هەوڵی داوە پرۆژە خزمەتگوزاریەکانی خۆی پێشکەش بکات، بەڵام زۆری و بەرفراوانی ناوچەکە هۆکار بووە، وەک پێویست نەتوانێت بە خێرایی دۆخی ژیان لە ناوچەکە ئاسایی بکاتەوە. تا ڕادێک ئاستەنگی دروست کردو بۆ ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی سنووری خەزاکەمە تایبەتی لە ڕێگەوبان و هاتوو چۆکردن گەشتنی پێداویستی لە دەرەوەی شارەکان بە سنووری خەزای پێنجوێن ڕێگەی گوندەکان بەشێکی داخرابوون تا ماوەی هەیان بوو زیاتر لە هەفتەیەک وە کێشەی بەستنی ئاوی مەشروعەکانی پێنجوێنوان هەبوو کە چەند بیرمان ئاوەکەی بەستبوو لەگەڵ مەشروعی تەوزیع ئاوەکەمانە کە ئەمەش کێشەی بۆ هاوڵاتیان دروست کرد. بەشی لە تۆڕی کارەبا تووشی پچڕان و تووشی سووتان بوو بەهۆی ئەو لۆدە زۆرەی کە لەسەری بوو. ئەمانە بۆ خۆیان بەشێبوون لەو گرفتانە، بەڵام بە سوپاسەوە لەلایەن سەرجەم تیمەکانی سنووری خەزاکەمانەوە ئەمانە هەوڵراوە زۆر بێ ئەم کێشانە چارەسەر بکرێت. پێنجوێن لە ئێستادا بە یەکێک لە ساردترین شوێنەکانی جیهان هەژمار دەکرێت، بە شێوەیەک کە ساڵانە پلەی گەرما ڕوو لە دابەزین دەکات کە بۆری ئاوی خواردنەوە و تەنکی سەربانیان دەیبەستێت. ئەمساڵ بە شێوەیەک بوو لە سیبر یا زیاتر پلەکانی گەرما ڕووی لە داوەزین کرد. بە پێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستانیش چاوەڕێ دەکرێت لەم شەوەوە شەپۆلێکی دیکەی بەفربارین ڕوو لە هەرێمی کوردستان بکات و جارێکی دیکە پلەکانی گەرما دابەزین بەخۆیەوە ببینێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، پێنجوێن.